لەسەر ئەم ئارگۆمنتە تۆ لەگەڵ یەکپۆشیدا یا دژیت و ئەگەر تێبینێ کشت لەسەر ئەم ڕانابێت بێگومان هەر بەڕێزێک هەر لایەنێک کە بانگیشاکە بۆ یەکپۆشی دەبێت تەماشای ئەو لۆجیکە بکەین کە هەیەت واتە هۆکار چییەکە ئەم داوایەکە ئەم بەڕێزانە و ئەو خەڵکانەی تر چ خوێنکار چ کەسوکار چ مامۆستاکان کە باسی یەکپۆشیەکەن باسی کەمکردنەوەی جیاوازی چینایەتی بینی هەژار و دەوڵەمەنەکەن لێرە پرسیارێکی زانسی هەیە بێ بیکەین ئەویش ئەمەیە زانکۆ ئیشی چارەسەرکردنی هەژاری و دەوڵەمەنی نییە زانکۆ دامەزراوەیشی ئایدۆلۆژی نییە زانکۆ دامەزراوەیەکی زانستیە ئیشی ئەوەیە کە کێشەکانی کۆمەلگا چارەسەر بکات زانکۆی هارڤەرد کە تۆش لە نمونەکە تێنایەوە ساڵی ڕابردوو کۆلێژی پزیشکی هارڤەرد یەکەمین ڕانکینی پزیشکی بوو لەسەر ئاسی دنیا ئەوەی لە کۆلێژی پزیشکی هارڤەرد لە مێژووە داهێنانی پزیشکی کردوێتی تەندروستی مرۆڤ قەرزارباری هارڤەردە چەند وێنەیەکم لە ئەنتەرنێت ڕاشێشاوە هیچ زانکۆی هارڤەرد تەماشا بکە لەوێ مامۆستا و خوێنکار چ جلوبەری جێگە پۆشن ئازادن یەکێ پانتۆڵی لەبەرە یەکێک قژی زەردە یەکێ قژی ڕەشێنەرەکە سە لەسەر شاشە یەکێ لەچکی پێوە یەکێ ڕیشی هەیە تەماشای ئایدۆلۆژیای خوێنکار ناکەن تەماشای داهێنانی زانستیەکەن وە بۆ چارەسەرکردنی هەژاریش لەگەڵ ئەوەی کە ئێستا من دوو پاتێکەمەوە پایتەختی سەرمایەداری دنیا ئێستا نیویۆرک و ئەمریکا هیچ لەناو ئەمریکا ویلایەتی نیویۆرک دڵی پایتەختی سەرمایەداری جیهانیە بەڵام لە ناو نیویۆرکیشە کە چەند سەرمایەداریە دەوڵەت پشتیوانی خوێنکارەکانەکە بۆ جیاوازی هەژاری و دەوڵەمەنی چیەکە تۆ گەر بچی کارتێ بکڕی بۆ هۆکارەکانی گواستنەوە بۆ پاس و قیتار لەبەرەوەی خوێنکاری بۆ تۆ بە هەرزانە گوێنانە ئەوەی کە تۆ ملیاردێریە هەژاری هەموو مادەم خوێنکاریت لە هەموو وڵاتە سەرمایەداریەکان لە ئەوروپەش لەبەرەوەی خوێنکاری کارتی گواستنەوە بۆ تۆ هەرزانە دوو بانقەکان قەرزیان بە تۆ بۆی سپۆنسەریت بکەن با هەژاربی سەدان هەزاران خوێنکاری هەژار سکۆڵەرشیپی بۆ کراوە لە ئەفریقا لە وڵاتە هەژارەکان چوونەتە ئەوێ بە دەوڵەمەنی گەڕاونەتەوە زانکۆ ناتوانێت بەم شێوەیە چارەسەری هەژاری بکە بۆچی تۆ خۆ نمونەوە هێنایەوە باش ئێمە بەیانی ئیکین بە یەکپۆشی ئامانجەکەمانەوەی ئەوانەی خوێنکاری هەژارن چارەسەر بکەین باشە خۆ ئەوانەی کە ئێستا ئەمە ساڵی هەشتاکان نییە زەحمە نەبێ هەمووی سناپی پێ هەمووی ئینستاگرامی پێ شەوێ سناپی کردووە لە باخەکەی هەفتەیەش کە سناپی کردووە لە ئەڵمانیایە لە ئینگلتەرەیە ڕەفیقەکەی تری بۆی شوێنێ نەچووە ئۆتۆمۆبیلێکی پێ بای $200,000 ئێ باشە ئەم پارەی پاسی پێنیە پێی بڕاتەوە کەواتە ئەمە ناتوانێت و ئامانجە پێکێ بە پێچەوانەوە من پێم وایە بارگرانی دروستەکە بۆچی خۆ کە تۆ ئەڵی یەکپۆشی خۆ کاکە خۆ تۆ ناتوانانی یەک پانتۆڵ و یەک رازدا بنیت و هەر ئەوە پشۆیتەوە لەبەری کەیتەوە یعنی لابوو دەبێ و کاتە تۆ بچی سێ پانتۆڵی ڕەساسی بکەیت سێ پانتۆڵی سپی بکەیت بۆ ئەوەی کە تۆ بتوانی خوب گونجێنی ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئێمە ژارنامەی جیهانی مافەکانی مرۆڤمانەیە و ئەم ژارنامەیە نەتەوەی گرتوەکان پەسەندی کردووە و عێراق بۆ زانیاریتان ئیمزای ئەو ژارنامەیی کردووە و هەرێمی کوردستان وەکو بەشێک لە عێراقی فیدراڵ پابەندێتی یاسایی بەرامبەر بەو ژارنامەیە هەیە دوو کە تۆ باسی ڕاپرسیت کرد کەواتە تۆ باسی ئایدۆلۆژیاکەی بۆچی لەبەرەوەی خوێنکار لە دوای 18 ساڵی مافی دەنگدانی هەیە کە مافی دەنگدانی هەیە مافی خۆیەتی خۆ ئەو با خوێنکار بێ بێگومان بیر و باوەڕی هەیە خوێنکار هەیە بیر و باوەڕی لەبەراڵە خوێنکار هەیە بیر و باوەڕ و ئایدۆلۆژی کۆنسەرڤەتیڤە خوێنکارێکە تێگەیشتنیشی سەلەفی هەیە ئەمیان ناسۆنالیستە ئەمیان ئەلمانیە ئەمیان لە خێزانێکی ئاینیەوە هاتووە و هەر بەڵگەشم بۆ ئەم ڕاستیە جاران هەڵبژاردننی سندیکاکانی قوتابیان و خوێنکاران بە هەڵبژاردن نەبوو یەکێتی قوتابیان و کۆمەڵی خوێنکاران و نوێنەری خوێنکاران بەدەنگدان بوو لە دوای ئەوەی ئیسلامی سیاسی لە ناو زانکۆکانە زیایی کرد یەکێتی و پارتی وازیان لە هەڵبژاردن هێنا چکە لە زۆربەی زۆری کۆلێژەکان ئەوانیان بردەوە کەواتە ئەگەر تۆ باسی ڕاپرسیەکەی کەواتە تۆ ئەڕۆی بەرەو بە ئایدۆلۆژیکردنی زانکۆ کەواتە تۆ ئەڕۆیتە بەردەم ئەوەی کە ئەو خوێنکارە بەس وەڵامەکەی وەڵامێکی مجرد نابێت لە فکری ئەو خوێنکارێکە پێی وایە ئەگەر یەکپۆشی بکەین ئەمە بۆ ئیمانیشی باشە بۆ ویژدانیشی باشە باشە زەحمن نەبێ ئەی چۆن لە ماڵەوە هەژاریەکە بشارینەوە من داوا ئەکەم لە جەنابی سەرۆشی زانکۆ مادەم ئەمانەوێ شەڕی هەژاری بکەین کە بەڕاستی ئەبێ بیکەین یەکەم شت ئێمە ئەم هەموو وەزارەتەمانەیە و من داوا لە وەزیری پێشمەرگەشەکەم لەبەرەوەی کە بە حکمی ئیشەکەم ماوەی 12 ساڵ بەڕێوەبەری گشتی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان بووم و کاک شۆڕش ئیسماعیل سەرۆشی دەستگا هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی بووە ئەزانی پنتاگۆن لە ئەمریکا ساڵانە دەیان هەزار خوێنکار لە زانکۆکان ئەگەڕێ ئەوانەی کە زیرەکەن
ئەچێ بە کۆلێژەڵێ چێتان هەیە زۆر زیرەک بێت لە ئەلکترۆنیات ئێمە ڕۆژانە درۆنمان هەیە داعش بوو تیرۆریستی خۆی درۆنی دروست کردووە زەحمەت نەبێ ئێمە ئێستا ئەبوو ئەم زانکۆیانی ئێمە ئەچن ڕاهێنەرێ ئەم وەزارەتی پێشمەرگات ناوخۆ دەستگا ئەمنیەکان ئەچون ڕاهێنەرێنن لە ئەمریکا لە ئیتالیا کۆمپانیەکانی نەوت دەچون خەڵکی هێنن لەوێ با بچی ئەم خوێنکارانەمان بۆ زانیاری خوێنکارە هەژارەکان زیرەکتریشن لە خوێنکارە دەوڵەمەنەکانەوە قسەیان بۆ جیاوازی چینایەتی نییە و عادەتەن ئەوانەی دەرەجەی زۆری ژێنن هەژارەکانن چکە تەحەداکە نەیانەوێ سەرکەون بەڵام لە بینی چارەسەرکردنی هەژاری و یەکپۆشییا پەیوەندیەک نییە و بۆ زانیاری ئێوەش یەکپۆشی تاقی کراوەتەوە ئەوانەی کە جیلی هەشتاکانن زانکۆی سەلاحەدین زانکۆی سلێمانی پەیمانگاکان هەموو عێراق یەکپۆش بوو وەنیە زانکۆ نەماوە یەکپۆش بێت کۆماری ئیسلامی ئێرانی زەحمەت نەبێ یەکپۆشە زەحمەت نەبێ کۆماری تورکیا کە ئێستا ئاک پارتی هێزێکی ئیسلامیە لە هەڵبژاردنیشی دموکراسیا بردوێتەوە یەکپۆشە شتێکی تر زانکۆی نیشتیمانی نەماوە بەڵام فلیپین یەکپۆشە بەڵام کۆریای باکوور یەکپۆشە کەمبۆدیا یەکپۆشە تایلەند یەکپۆشە هەر ناویان زانکۆیە ناوەڕۆژیان زانکۆ نییە مەبەستم چییە با بێمەوە سەر نمونەیەکی تر ئێستا خەڵکی کوردستان داوای چی لە زانکۆوەکە ئەم ساڵێکی کاگاوڕێ بۆچی ئەمانەی کە یەکپۆشن زانکۆ نین بۆچی ئەوانەی کە یەکپۆش نین هەمویان زانکۆن بەلاتەوە ڕاوەسە باواز لە یەکپۆشی بێنی ئەم بەڕێزانە ئەمیان شارەزان ڕانکینی زانکۆ گەورەکانی دنیا کوێن ئەمریکان و ئەوروپان یانی لە خۆمامان بەدەست من و تۆ نییە زەحمەت نەبێ زانکۆی ئۆکسفۆرد دابخە و زانکۆی جۆرج واشنگتنم بۆ دابخە و زانکۆی میوشنم بۆ دابخە ئەبزان بەشەریەت چی ئەمێنێتەوە زەحمەت نەبێت بابە لەو زانکۆیانە عیلاقیان بجلو بەرگەوە ئەسڵەن پرۆفیسۆرەکە شۆرتێکی لەبەرایە ئەسڵەن عیلاقیان نییە ڕاستی ئێمە کولتوری خۆمانەیە باو قسەیەش بکەم من ئەڵێم ئێمە ئێستا لە زانکۆ کێشەیەکی ترمانەیە حەقە بچینە سەر جۆهەری کێشەکەمان بەستنەوەی زانکۆیە بە کێشەی خەڵک من نمونەیەکی ئاسانێنمەوە داوای ئەوە ناکەم ئێمە بڵین شتی گەورە داوا بکەین ئەم ساڵ من لە سلێمانی کاڵەشی شیرینم نەخواردووەمی مزرە خاچی بە پیت هەمان بێ دشتی شارە زورە ئێ باش ئەمە ئیشی کۆلێجی کشت و کاڵە بڕۆن بچن بڵێن کاکیجان زەحمەت نەبێ با نمونەیەشی خاکەکە وەرگین با تۆوێکی کاڵەکەکەش وەربگرین ئەنجا دوایی توێژینەوە بکەین کە چ جۆرە کاڵەشێ بکەین زەحمەت نەبێ ئەم خۆڵبارینە هەیە خەریکە کوردستان و عێراق بێ بە وڵاتێک کارەساتێکی گەورەیە من عیلاقەم چییە ئەسڵەن زانکۆ ئێستا وای لێ هاتۆ بە بەفرەنەتەوە ئەم قسەیە کۆتاییە بۆی درێژەی نێم زانکۆی نیشتیمانی نەماوە مەبەستم نیشتیمانی چییە یعنی زانکۆیەک نەماوە ئێستا بچی بڵێ هەمومان یەک نەتەوەی کاکە تورکیا تۆ بڕۆ بە زانکۆی ئەنکەرە عەرەبی تایە فارسی تایە کوردی تایە هەندی تایە زانکۆ بە شوێنی فرەکولتوری هەر بۆیە سکۆڵەرشیپ فەلسەفەی سکۆڵەرشیپ چییە ئەم فرەکولتوریەیە ڕاستە ئێمە میلەتێکین دابوونەریتی خۆمانەیە دوو داگەروا بێ سناپچاتیش دابخین داگەروا بێ بڵێن ئەوانەی ڕەنجرۆڤەری پێ و ئەوانەی کە بێنتڵیان پێ مێن بۆ زانکۆ باشە بەس پێ دوانیە کاک مسلیم شینەکەی خەمەکەی لە شوێنێکی ترەوە بەڕاستی میلەتانی ڕۆژەڵات بەشێکی زۆریان میلەتێکی ڕەواڵەت پەرستن مەسەڵەن جەنابەت باسی زانکۆی هاروار دەکەی تخوا بە 50 زانکۆی بەریتانیا و ئەڵمانیا و ئەمریکا بەقەدەر زانکۆیەکی کوردستان خەریکی مەیکەپن بە 50 زانکۆی ئەوان یەک دقا بە 50 زانکۆی ئەوان بەقەدەر ئێمە بووە بە شوێنی عەرزی ئەزیا ئێستا کاک مسلیم لە بەردەمی هەموو تانابی نەرانی بەڕێز نمونەیەکی بۆ من گەڕایەوە وتی وەڵڵا تەلەبەیەک زیرەکیش بووە ئەمە قسەی من نییە قسەی جەنابتە وتی زیرەکیش بووە هیچی بۆ نەنووسراوە لە ئیمتیحانەکە مامۆستا لێی پرسیوە ئەرێ بۆچی خەیاڵی لای قولی ڕووتی کچێکی تر بووە وایەوە نیە تۆ ئەم نمونێت نەگەڕایەوە هەنێ نمونە بە کەل سەر شاشە نایگەنە نمونەی ترمان زۆر لە نمونەی تیکەشم لە کاکڕنس قوتابی هەبووە سیمیناری پێشکەش کردووە لە نۆرەی پێشکەشکردنی سیمینارە مامۆستا و توێتی بڕۆ تۆ بە کەڵکی سیمینار نایە لە بەردەم قوتابیەکان ئاشکاندوێتی و توێتی بۆ بە کەل سیمینار نایە مامۆستا وتی تۆ جلوبەرگی هیەوە نییە سیمینار پێشکەش بکەیت تەڵەبەکە وتێتی مامۆستا من هیچ قسە ناکەم بەس تۆ دیار هەژاری نەبینیوە کاکەوە ڕەفتاری مامۆسایەکی خراپ بووە لەگەڵ ڕێزم من باجملەیەک بڵێم هەر نمونە هەر نمونەیە تۆ باسی جلوبەرگەکەین ئێمە جلوبەرێک پێوەری گفتوگۆکەمان زۆر پارێزراوترن با یەک نمونەی زیندوو بێنینەوە باوەڕکە ئێمە هێشتا هەندێک نەخۆشی هەیە نەهاتۆتە وڵاتی ئێمەوە بە ڕێژەی کەم هەمانە هەر زانکۆ پێشکەوتوەکانی دنیاش بێبەش نین لەو کێشانە لە هارڤاردیش خەڵەکەیە تووشی درەگ بووە زانکۆی تەرە کردووە لە زانکۆی وەستمینستەری لەندەنیش خوێنکار هەیە تووشی کێشەی کۆمەڵایەتی بۆ شەو ئەچێ بۆ باڕ و بۆ دیسکۆ
ناتوانین ئێمە ئەم نەخۆشیە کۆمەڵایەتیانە کە لە شوێنەکانی تریش هەیە لە زانکۆش نییە کاکە لە فەرمانبەریش هەیە لە مەحکەمەش هەیە لە سیاسیەکانیشا هەیە لە دەوڵەمەنەکانیشا هەیە دەوڵەمەنی بە پرەنسیپ و ڕەوشبەرسێ پێچەوانەکەشی هەیە بەقاڵ هەیە ڕێکوپێکە و کار و کاسەکەی پاک و خاوێنە بەقاڵیش هەیە تا تەماتیشی باشە دەهاتێ دوو تەماتی خراپیشی تێکە ئێخۆ زانکۆ شوێنیشی دابراو نییە لە مجتەمع من ئەڵێم بابەتی یەکپۆشی ڕەبتی نییە بە چارەسەرکردنی هەژاری خۆزگە یەکپۆشی بیتوانای هەژاری چارەسەرکە شەڕی هەژاری بە شتێکی ترەکرێ ئەبێ زانکۆکان لە ئێستاوە هەوڵ بین وەزارەتەکان و کۆمپانیەکان بێنین ئەوە نوێنەری وەزارەتیش لێرەیە ئەو ئوستازیش ئەندامی پەرلەمانە پرۆژە بڕیاری وەزارەتە ئەنجومەنی وەزیرانە کاکە وای لە هاتۆ کۆمپانیای ئەجنەبی خەڵکی خۆمان وەرناگرێ ئەم هەموو خەڵکە شەهادەی پێ و ئەڕۆژ وڵات زۆرترین چەورەکان لە کۆمپانیەکانی نەوتی ئەجنەبیەکانی کوردەکان ینی ئەگەر ئێمە بمانەوە شەڕی هەژاری بکەین نەبێت لە ئێستاوە بین بڵین کاکە ئەم ساڵ عادی زیرەکەکانی زانکۆی سەلاحەدین بەتەشی زیرەکی زۆرتایە متەلەبەی زیرەکمان زۆرە بۆ زانیاری لەگەڵ ئەوەی ئێمە ژینگەی خێزانی و هەژاری و برسێتیشمانەیە بەڵام لای ئێمە لەبەر هێشتا ژیان ئەوە نا ئۆپن نەبووە وڵاتانی ئەوروپا ئەم هەموو نمونێنیتەوە ئەتەوە دکتۆر پەشیمانکەیتەوە بابەتەکەی من پەشیمانکردنەوە نییە ئەوان ڕێزی ژیراون چ بڕیارەکەن من لە شوێنەکان نیم بەڵام من ئەوەی کە ئێڵێم ئەمەیە من پێم وایە بە بەڵگە ئیسلمێنم کە ئەمە نابێتە هۆی ئەوەی کە جیاوازی چینایەتی کەم کاتەوە تۆخیەکاتەوە زۆر تۆخیەکاتەوە چکە بۆ ئێستا قوماشیش نەوعی پێیا بۆ کاکە خۆ بێ بچینە تەفاسیلەوە چۆن ئەبێ هەموو شتێک تەفاسیلی هەبێ کاکە کراسەیە بای $10 هەر سپیە ئەچینە کڕین لای مزگەوتی گەورە لە شێخەڵڵا بە 15,000 نایکڕین کاک مسلیم کراسیش هەیە بە $200 هەر کراسی سپیە یخۆ ئێمە ئەو کاتە ناتوانین ئەو کاتە مەمنوعی بین بڵین کاکە وڵای ئەم کراسی تۆ براندە وەزارەت ناسنەوە بەڵام کاکاوڕێ بە سنوورە کراوەیەکەی زۆر زەختی زیاتر لەسەر باگراوەندەدارایەکان ئەوە چۆن چارەسەرکردین یعنی مەسەرەن خوێنکارەکان ئێستا خۆ دەزانی هەمووی ئەوەی کە هەژاریشە مۆبایلیشی پێ تەحەداکەم خوێنکار لە سانە و پێنجی سناپی هەیە و ئینستای هەیە و فەیسبووکی هەیە بەڕاستی ئەتوانین ئەمە ئەگەر ئێستا ڕاپرسی بکەی زۆرینەی ڕەها ناڵم لە 100%. و خوێنکار ئێستا حتا ئەوانەی کە بیرروباوەڕێکی تایبەتیشیان هەیە هەر سناپە هیچ نەبێت فەیسبوک بەکارهێنن وەنیە یعنی ئەگە سناپیش نەکا فەیسبوک بەکارهێنێ یعنی ئێستا ژیان تێکەڵاو بووە وەک جاران نییە جاران شتەکان بەرکەوتنی نەبوو